دستەکان خۆش بێ. سپاس دەکەم. ناوت چییە؟ مبارەک. وەیە بۆچی ئەوە یانێ؟ بینەرانی ئازیزی شاشا ڕەنگینەکەی دیمەن، من سارا لە پرۆگرامێکی نوێی مایکە سوورەکە گەڕامەوە. هەموو شەوانێکی هەفتە ئێمە لە فامیلی مۆڵین، دەبینە میوانی ماڵەکانتان، پرسیار دەکەم و وەڵام دەدەنەوە. بەو هیوایی زۆرترین کەس بتوانێت وەڵامی پرسیارەکانمان باتەوە ببێتە خاوەن خەڵات. مایکە سوورەکە شەوانە کاتژمێر 7.